لخدمتي جنابتانا آخرتێک بوو لە مزگەوتە خزمەتی ماڵی خوای دەکرد واتە مزگەوتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەم ئافرەتە وەفاتی کرد پێغەمبەری خوا ئاگای لێ نەبوو کە ئاگای لێ نەبوو سەحابە بردیان دەستن و گفتیان تۆ و نوێژیان کرد لەسەری و گەڕانەوە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منەی ئەم ئافرەتەیە کرد ئەگەڕا بە دوایە بۆی بیدۆزێتەوە نەیدۆزیوە بەرچاوی نەکەوت ئەوە بوو کە ئەم ئافرەتەش ئافرەتێک نەبوو بە تەمەنی منداڵ بێت ئافرەتێک نەبوو تەمەنی بڵین گەنج بێت ئافرەتێک بوو پشتی چەماوەوە خۆمان ئەڵێن پیرەژن بوو ئەمجا سپی پێست نەبوو مسڵمانەکان ڕەش پێ ها لە ئەمریکا چێکەیە بەدەست یەک ڕەش پێشەوە ها سێر ئافرەتێکی تەمەنێکی زۆر پشتی چەماوەتەوە جوانی تیا نەماوە گەنجێتی تیا نەماوە ڕەش پێشە پێغەمبەری خوا بەناو سەحابە ئەگەڕێ بەدوایە پیاو نییە ئافرەتە ئەگەڕێ بزان لەکوێیە چاو سوڕەدا نایبینێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا پرسیارێکە فەرموویان ئەی پێغەمبەری خوا چی بڵێ ئەو وەفاتی کردو ئێمە مەراسیمی بەخاب سپاردنمان کرد و بەڵام حەزمان نەکرد ئەزیەتی تۆ بدەیت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوە ڕانەوەستا فەرمووی دەی بمبەن بۆ سەر قەبرەکەی بردیان بۆ سەر قەبرەکەی وتی دەی پیشانم دەن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ڕەش پێتێک ئەمە دینی من و تۆیە ئەو دیموکراتیە وا گشتی چەپڵەی بۆ لێدا ئەو دیموکراتی ئەم دنیاە وا گشتی باڵای بۆ ئەکا وا دەزانێت دیموکراتی بێ ئیتر گشتی حەسیەتەوە ئەوە لە 2020 لە ئەمریکا کە نقطەی ئینطلاقی دیموکراتیە ئێستاش سپی ڕێژ سپی بەجیایە و ڕەش بەجیایە ڕەش دەرەجە دووە سپی دەرەجە یەک بەس دینەکەی من و تۆ پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەگەڕێ بە دوای ئافرەتێکی بەتەمەن ڕەش پێش بۆی بیدۆزێتەوە لە قەبرەکەی نەک لە دنیایە هەر لە قەبرەکەش ئەچێت با نوێژ کەم لەسەری ئەگەر من نوێژم کرد خوا ڕەحمی پێیەکە داخلی بە باشتیەکە سێم دینەی من و تۆکە سێر بیدارکە